بسم الله الرحمن الرحيم نيابة عن الشعب. پرۆژە یاسای بودجێ عێراق تازەترین وێزگەی سیاسیە کە سەلماندی حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان هیچ کات ئامادە نەبوون بە یەکگرتوویی دەست بۆ هیچ دۆسیەیەک ببەن و ئامادەنین بەرژەوەندیەکانی خەڵک و نیشتیمان پێش بەرژەوەندیە حەزبی و شەخسیەکان بخەن. وەکو چۆن لە کوردستان بەهۆی ململانەی حزبی ئەوانەوە پەیوەندیە سیاسیەکان و تەنانەت ئاشتی کۆمەڵایەتیش لاواز بووە، بەڵکو ململانەی حزبیەکان دەبەنە هەر شوێنێک کە لێی بن ئەوە تا ئەم بەرژەوەندی خوازەی خۆیان بردا پەرلەمانی عێراق و لەوێوە خەریکی مزایەدەکردنن بەسەر قوت و ژیانی خەڵکو و نمایشی سیاسی ئەنجام دەدەن، ئەنجامەکەشی بە زیانی هاوڵاتیانی هەرێمە. هەر پێشاتێک دێتە پێش کە پەیوەندی بە چارەنووسی سیاسی و ئابووری خەڵکی کوردستانەوە هەیە، ململانەی حیزباتی لە کوردستان تۆختر دەبێتەوە، بە تایبەتی لە نێوان هەردوو حیزبی سەرەشی کە پەرلەمان و حکومەت و حکومەتیان بەدەستەوێت لە هەرێمی کوردستان. ئەوەندەی مزایدەی سیاسی کرا، ئەوەندەی مزایدەی حیزباتی کرا، ئەوەندەی حیزباتی کرا مزایدەیەک بەڕاستی سەریان لە خەڵکی کوردستانی شێوان بە بۆچوونی من ئەو بودجەیەکەوە پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڕیاری لەسەردا بەو شێوەیە بڕیاری لەسەردرا کە لایەنە عێراقیەکان ویستیان نە حیزبە سیاسیەکانی کوردستان کە دەیڵێن بەڕاستی بامزادە بەسەر کەس دانەکەن هیچیان نەکرد و ئەوەی کە کردیان زیاتر لێدان و هەیبەت و شکۆی کۆمەڵانی خەڵکی کوردستان و قەواری هەرێمی کوردستان بوو. ئەندامێکی پێشووی پەرلەمانی کوردستان پێی وایە بەهۆی پێشخستنی بەرژەوەندی حزبی بەسەر بەرژەوەندیە گشتیەکانی هاوڵاتیان نەتواندرا دەستکەوتێکی ئەوتۆ بۆ هاوڵاتیان دەستەبەر بکرێت، بۆیە لە ئێستادا ئینتیما متمانەی هاوڵاتیانی هەرێم و هێزە سیاسیەکان ئەوەندە لاواز بووە وای لێ هاتووە هاوڵاتیان بودجە و قوتی ژیانیان لە دەستی بەغدا بە ئەمینتر و سەلامەتتر بزانن لەوەی ئەم هێزە سیاسیانە تەخشان و پەخشان بەو سەرۆت و سامانەی خەڵکی هەرێمی کوردستان بکەن. زۆر بەداخەوە لە چەند ساڵی ڕابردوودا ئەم هێزە کوردیانە خۆمان بوونە هۆکاری لاوازکردنی قەوارەی هەرێمی کوردستان کە ئێستا ئەڵێن لاوازکردنی هەرێمی کوردستان هێڵی سوورە بە نیسبەت ئێمەوە، بەڵام خۆیان ئەو کاریان نەکرد کە بتوانن هەرێمی کوردستان وەکو قەوارەیەشی بەهێز پیشان بدەن بەرامبەر بە حکوومەتی فیدراڵی. خراپ ئیدارەدانی هەرێم بەهۆی نایەگرتووی هێزە کوردیەکان بەهۆی ئەوەی کار نەکردن بۆ بەرژەوەندی گشتی وای کردووە متمانەی نێوان دەسەڵات و نێوان هاوڵاتی نزیک بۆتەوە لە سفر. وای کرد هاوڵاتیان پێیان خۆش بێت بگەڕێنەوە بۆ باوەشی عێراق لە بەغداوە، هەموو شتێک لە بەغداوە بێت نەکرد لە هەرێمی کوردستان. پەرتەوازایی و نەخوێندنەوەی هێزە سیاسیەکان بۆتە هۆی ئەوەی هەر هێزێک لە دۆڵێک و بە ئاوازێک بخوێنن کە ئەجێندا و بەرنامەی هیچ کام لە هێزە سیاسیە باڵادەستەکان هاوتەریب نییە لەگەڵ بەرژەوەندیە باڵاکانی هاوڵاتیان و خەڵکی کوردستان. بۆیە ساڵ لە دوای ساڵ قەوارەی هەرێمی کوردستان لاوازتر دەردەکەوێت. گەیلان سابیر کەناڵی پەیام هەولێر.